بەڵە خۆشەویستان ئەچمە لای تۆری ئەمڕۆی پرۆگرامەکەمان دووەمین خولی خەڵاتی نێودەوڵەتی خەیات بۆ ساڵی 2024 ڕێک دەخرێت یاخود ساز دەکرێت لیژنێکی تایبەت یاخود لیژنەی باڵای دیداری خەیات ساڵانە لە ڕێگەی لیژنێکی پسپۆری تایبەت لە هونەرمەندان خەڵات دەبەخشێتە براوی مراسیمەکە بۆ ڕێزگرتن لە هونەرمەند و شێوەکار ئیسماعیل خەیات. قسە و باسی زیاتر دەربارەی دیدارەکە و ناوڕۆکی دیدارەکەکەم زۆر بەڕێز شەهێن سابیر ئەندامی لیژنەی ئامادەکاری دووەمین دیداری خەیات لە سودی کورسات مەگەزین میوانمانە. شەهێن خان سڵاوت لێبێ و بەخێر بیت. سڵاو لە ئێوە، زۆر سپاس، مەمنون. سڵاو لە بینەرانی عەزیز. سپاس دەکەم. ئەمە دووهەمین دیداری خەیاتە کە ساز دەکرێت. ئەم ساڵ ئامادەکاریەکان چۆنە و چۆن خۆتان بۆ ئامادە کردووە؟ بەڵێ هەڵبەتە ئێمە دوای ئەوەی کە خولی یەکەم یاخود با بڵێن یەکەم دیداری خەیات بەڕێوە چوو جگە لە کۆمەڵێک ئامادەسازی کە کردبوومان لە سازدانی چەند پانێڵێک بوو، بەشێک لە توێژەران و بەشێک لە هونەرمەندان توێژینەوە بابەتی تایبەتیان لەسەر هونەر و بەرهەمەکانی مامۆستا ئیسماعیل خەیات لەوێ پێشکەش کرد. لەگەڵ ئەوەشە ئێمە لەوێ خەڵاتی نێودەوڵەتی خەیاتمان ڕاگەیان کە لە خولی دووەمە ئامادەکاری بۆ بکەین و ئەو هەنگاوانەی کە پێویستە جێبەجێ بکەین و تا ئەگاتە وادەی ساڵیادەکە دووبارە ئێمە لە دیداری دووەمە ئەو ئامادەکاریانەی کە کردومانە کە خۆی لە 2 ڕۆژ چالاکی ئەبینێتەوە لە زمنیانە خەڵاتی خەیات. کاتە خەڵاتەکە لە دیداری یەکەمە بوونی هەبوو؟ خەڵاتەکە لە دیداری یەکەمان نەبەخشرا، تەنها ڕامانگەیان لەبەرەوەی ئەو ئامادەکاریانەی کە پێویست بوو فریانە ئەکەوتین. بیرۆکەکە هەڵبەتە پێم خۆشە لێرە باسیەوە بکەم کە مامۆستا گەزیزە عومەر وەکو هاوسەری هونەرمەند لەگەڵ ئەو شاکە خۆی ناونیشانی شارەزایان هەیە لە وەزارەتی ڕۆشنبیری لە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی، بیرۆکەی ئەمەی پێشکەش کرد کە ئێمە شتێک بکەین بۆ هونەرمەند ئیسماعیل خەیات. هونەرمەندێکە کە ئەزمونێکی زۆری هەیە، 65 بۆ 66 ساڵ خزمەتی هونەری کردووە. بیرۆکەکە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بە سپاسی زۆرە و خۆشحاڵانە کە بیرۆکەکەیان پەسەند کرد و وتیان ئێمە ئەو بیرۆکەیە بەڕێوە ئەبین و جێبەجێەکەین. بۆیە ئێمە لەو کاتیان نەمان ئەتوانی فریای ئەوە نەئەکەوتین زوو ئەو مەسەلەی خەڵاتە، بەڵام وتمان کە ئێمە ڕای ئەگەێنین بۆی لە ساڵی داهاتوە بتوانین کە هەنگاوەکانی مەیان قۆناخەکانی ئیشکردنەکە جێبەجێ بکەین. زۆر باشە. ئەو کەسانەی کە خەڵاتەکە ئەیانگرێتەوە کوێن؟ ئەو هونەرمەندانەی کە شیاون بۆ ئەوەی کە ئەم خەڵاتیان پێ ببەخشێت. بەڵێ هەڵبەتە ئێمە لیژنەی باڵای ئامادەکارین لە دیدارەکەیە، بەڵام بۆ ئەوەی کە شێوازێکی هەم زانستیانە و هەم پیشەیانە بچێتە پێشەوە لیژنەیەکی تر پێکێنراوە. ئەم لیژنەیە کەسانی پسپۆر و ئەکادیمین لە هونەرمەندانی باشووری کوردستان، لە ڕۆژئاوای کوردستان، لە دەروی کوردستان ژمارەیەک هونەرمەند ینی لیژنەیەک دروست بووە کە کۆمەڵێک پێوەریان داناوە بۆ ئەو تابلۆیانەی کە پێشکەش ئەکرێن کە گرافیک و تابلۆی هێڵکارین. کۆمەڵێک مەرج و پێوەریان داناوە، وادێکمان دیاری کردووە. ئێمە لە 10/8ەوە کە ڕامانگەیاند لە چەند ڕۆژ پێش ئێستا ڕامانگەیاند و بۆ ئەوەی کە تا 25/9 ئەو کەسانەی کە خوازیارن و پێیان باشە و گەنجن هەوڵیان هەیە ئەو کاتە کارەکانیان پێشکەش ئەکەن بەپێی ئەو پێوەرانەی کە لە هەموو پلاتفۆرمەکان و ئێمە بڵاومان کردەوە ڕامانگەیاندووە تا بتوان دەرفەتی ئەوان هەبێت دوجار ئەو لیژنەیە بەپێی پێوەرەکانی خۆیان هەڵسەنگانی. پێوەرەکان چین؟ زۆرن وڵای پێوەرەکان زۆرن ئێستا گەربیان چەندانێ لە خەیاڵم ئاماژە بێت بە باشی گەنج بێ
تەمەنی لە خوار 25 ساڵەوە نەبێ واتە لە 25 ساڵەوە بێ ساڵ بەڵێ و یەکی تر لە شێوەکاریش بێت بەڵێ گرنگە کە هونەرمەندی شێوەکاری بن یاخود بەهرەمەندی ئەو بوارە بن ئەو دوجار لیژنەکە بڕیارەیە لەسەر بەرهەمەکەی کە چییە لە ئەو بەرهەمانەی کە لە ساڵی 2020 تا 2024 پێشکەش ئەکرێ و ئەتوانرێت قبول بکرێت بیانی پەسەندی بکەن بۆ ئەوی کە هەڵی سەنگێنن یەکێکی تر لە پێوەرەکان ئەوەیە کە نابێت پێشتر نمایش کرابێ و بێکارەکەت بەڵێ کارەکە تەواو کرابێ کۆپی کراو نەبێ کۆمەڵێک وردەکاری تیا کە بەڕاستی اختصاصی ئەو لیژنەیە باشە چەند کەس خەڵاتەکە بەدەستدەهێنەیان چەند کەس خەڵاتەکە وەرئەگری ئێمە سێ کاندیدمان ئەبێ بەڵام یەک کەس ئەبێتە براوی ئەو خەڵاتە کە خەڵاتەکەش خۆی ئەبینێتەوە لە مەدالیایەک و هەروەها پێشکەشکردنی بڕێک پاداشتێک لەگەڵیا چونکە بەڕاستی پێمان وا بوو ئیتر کاتی ئەوە هاتووە خەڵاتکردن جگە لە لایەنە معنەویەکەی پێویستی بە پشتیوانێکی مادیش بۆ هونەرمەندانی شێوەکار بە دڵنیاییەوە بڕات بێ ینی من هەمیشە بۆ هەموو هونەرمەندان ئەواڵێم پشتیوانی معنەوی زۆر گرنگە بەڵام پشتیوانی داراییش کەم نییە بۆ ئەوی کە هونەر پێی بچێتە پێشە و بەهرەمەندان و هونەرمەندان چاندکاری خۆیان چەند هونەرمەند تا ئێستا بە پێی ئەو با بڵین مەرجانە بەرهەمەکانیان ناردووە یان سیڤەکانی خۆیان ناردووە لەبەر ئەوەی زۆر نوێیە ئێمە کە بەیانمان کردووە و ئیمێڵێکی تایبەتمان داناوە کە لە دەستی لیژنەکەیە ئەوان خۆیان ئەیبینن تا ئێستا وەکو ژمارەیەکم لەلا نییە بەڵام بە دڵنیاییەوە لە داهاتووە دڵنیام کورسات باخی بۆ ئەم بابەتانە ئەبێ ئەتوانین ئەوەش ئاشکرا بکەین ینی کە لە قۆناغی زۆر باشە لە پاڵ پێدانی ئەم خەڵاتە کە سەرەکی ترین یاخود بەشە گرنگەکەی ئەم دیدارەیە چەند چالاکیەکی تریش بێگومان لەگەڵ یا بڕێوە ئەچێ ئەو چالاکیانەی ترچین لە ڕاستیە ئێمە بۆی ئەمێ ئاماژە بە یەکەم دیدار بیەم لەبەر ئەوەی کە ئێمە بیرمان کردەوە و پێشم وایە ئیتر پێویستە بۆ بابەتی یادکردنەوەی ئەو ئەستێرە و ئەو ئایکۆنانەی کە لە بواری ئەدەبی و هونەری ئێمەیە هەن ئێمە تۆزە لەو شێوازە باوە تەقلیدیە دەربچین و شتی تازە و شتی نوێ بێنینە پێشە و بیرۆکەی نوێ کە چۆن وا بکەین ئەم هونەرمەندانە و ئەم ئەدیبانە هەموو ئەو ئایکۆنانی کە ئێمە هەمانن لە داهاتووە نەوەی نوێ جارێکی تر هونەر و بەهرە و داهێنانەکانیانی لەسەر بنیاد بنێنەوە بۆیە لە یەکەم دیدارە ئێمە ژمارەیەک پانێڵ و ئەوانە کە ئاماژەم پێکرد و ئیشارەتم پێدا لەم ساڵە 2 ڕۆژ چالاکیمان ئەبێ یەکێکیان بریتی ئەبێ لە سەردانیکردنی ژمارەیەک لە هونەرمەند و هونەرمەندانی بەڕێوەبەرایەتی شێوەکاری ڕۆشنبیری کە هەڵوێستیان نواند و پێیان باش بوو کە بەشدار بن ئێمە ئەچین بۆ پیرەر لەوێ ئەو پرۆژەیەی کە مامۆستا ئیسماعیل خەیات بۆ پەیامی ئاشتی و لە دوای شەڕی ناوخۆ لەوێ ئەو بەردانە ڕەنگکرا جارێکی تر ئەمە ئەبێتە یەکێک لە چالاکیەکان جارێکی ترەمە هەوڵێکە بۆ گەیاندنی پەیامی ئاشتی لە ڕێگەی هونەرەوە و جارێکی تر ڕەنگکردنەوەی بەردەکانی کە مامۆستا ئیسماعیل خەیات لەوێ ڕەنگی کردبوون ئەمە بەشێک ئەبێ لە چالاکیەکە لەوێ و لەوێ وتاری خۆمان ئەبێ ڕۆژی دووهەم ڕێوڕسمی ئەم خەڵاتە بەڕێوە ئەچێ کۆمەڵێک چالاکی تریش ئەبێت کە هێشتا تەسبیت نەبووە لە ناو پلانەکانە زۆر باشە کەسانی بیانی ئامادەیان هەیە لە ناو دیدارەکە لە ساڵی یەکەمە ئامادەیان هەبوو بۆ ئەم ساڵیش ئێمە لە نیەتمانایە و ئەشمانەوێت ئەوە بکەین بەڵام لە ڕاستیە هەموو شتێک کولفەی خۆی هەیە و تێچووی خۆی هەیە ئاسان نییە خۆزگە بمانتوانە ئەگەر بمانتوانە بەهۆی ئەوەی کە مامۆستا ئیسماعیل خەیات لەو چەمەنە هونەریەی کە هەی بۆ لە بەشێکی زۆر لە وڵاتانی دەرەوە بەشداری کردووە و ئەتوان بڵێم ئیسماعیل خەیات نەک تەنها لەسەر ئاستی کوردستان بەڵکو لەسەر ئاستی جیهان هونەرەکانی پێشکەش کردو و پەیوەندی هەیە و ناسێنراوە خۆزگە بمانتوانەیە کە لەسەر ئاستی
جیهان و وڵاتانی دنیاش ئێمە کەسانی تایبەت وە هەر نەبێ هاوتەمەنەکانی بانگهێش بکەین و بە دڵنیاییەوە ئەو بەشێکە لە پلانەکانمان ئیتر دوات جار ئەوەی کە ئەمێنێتەوە بودجە و تێچووی دابین کراوە بۆمان. تۆ بۆ خۆت وەکو ڕۆژنامە نووسێکیش ڕێی خۆت لەسەر بڕێوەچوونی ئەم جۆرە دیدارانە یان سازکردنی ئەم جۆرە دیدارانە و بەسەرکردنەوە و بەرزڕاگرتنی کار و بەرهەمەکانی هەموو ئەو هونەرمەندانەی کە خاوەن ئەزمونێکی گەورن لە بوارەکەی خۆیانە چۆن سەیرێکی و چۆن هەڵێسەنگێنی. لە ڕاستیە زۆر جار ڕای خۆم دەربڕیوە. ئێمە ئیتر پێویستمان بەوەیە لە شێوازە باوەکان و دووبارەکان تۆزێک دوورکەوینەوە. چۆن وا بکەین جارێکی تر ئێمە ئیش لەسەر ینی ئەو بەرهەمە هونەریانە یاخود ئەو بەرهەمە ئەدەبیانی کە هەیە بە شێوازێکی ئەکادیمی یاخود لە چوارچێوەیەکی ئەکادیمی بگرین لە پانێڵ و لە دیدار و لە دیداری لەسەر ئاستی ناوخۆیی نێودەوڵەتی تیاساس بکرێ بەهرەمەند و گەنج و نەوەیەک جارێکی تر بتوانین ئێمە تواناکانیان لێوەربگیرێ هەڵسەنگاندنی بۆ بکرێ کێبڕکێتیا بکرێ ئەمانە زۆر گرنگە لەگەڵ ئەوەشدا بیرمان نەچێ بەشێکی زۆر لەو هونەرمەندانەی کە لە نمونەی مامۆستا ئیسماعیل خەیاتن لە نمونەی هونەرمەند ئاری بابانن ئێمە پێویستمان بەوەیە کە گەلەریەک هەبێ مۆزەخانەیەک هەبێ کە ئێمە بتوانین کە میوانمان لە دەرەوە دێ یاخودنەوەیە کە پێ ئەگا بڵین ئەمە بەهرە و شاکاری ئەو هونەرمەندانە بوون کە هەمانن نەک ئەوەی کە کارەکانیان و بەرهەمەکانیان بەڕاستی لە ژێرزەمینی ماڵەکانی خۆیانە قەتیس ببێ و ون ببێ و بەڕاستی خەسارەتە. خاڵێکی تر زۆر گرنگە هونەرمەندان یاخود ئەدیبان بە تەنها مڵکی خێزانەکانیان نین مڵکی نەتەوەیەکن بەڕاستی ئەگەر ئێمە چاوەڕێی ئەوە بکەین ناوەندێک یاخود حکوومەت بڵێ بزانم خێزانەکەی بەتەمای چییە بۆ یادکردنەوەی ئەم هونەرمەندە ئەم تێگەیشتنێکی هەڵەیە پێویستە ئێمە چۆن ئەم هونەرمەندانە مڵکی نەتەوەیەکن بەوش سامانی نەتەوەین ئێمە ئاوا چاویان لێ بکەین و لەسەر ئەو ئاستە بیان پارێزین نەک تەنها چونکە ئەشێ ئەم جۆرە ئایکۆنانە و ئەم جۆرە ئەستێرانە نەمێنن کاتێک خامۆش ئەبن و خێزانەکانیان ڕەنگە توانایەکی ئەو تۆیان نەبێ بەرپرسیارەتی کۆمەڵگە و نوخبە و ناوەندە حکومیەکان چییە بەرامبەر بە ئەم ئەستێرانەی کە ئەوان هەیەە و کە بەداخەوە زۆربەی زۆریان وەک کە خامۆشە بن ئیتر هەموو شتێک بیرەچێتەوە. زۆر ڕاستە کەی وادەی دەستپێکردنی دیدارەکەیە؟ ئێمە لە بەروی مامۆستا ئیسماعیل خەیات لە 20 ساڵی 2022 کۆچی دوایی کرد. پارساڵی شەر لەو با بڵێن لەو مێژوویە ئێمە کارەکانمان کرد کاری دیدارەکەمان کرد بەڵام هەندێک جار بارودۆخی ئەوەی کە هەندێک بارودۆخ دێتە پێشەوە چاوەڕوان نەکراوە لە بەروی لە وادەی هەڵبژاردن نزیک ئەبینەوانێ ئێمە ناتوانین پێمان باشە ئەو کارانە کاری با بڵێن هەڵبژاردن تاوا ببێت لە دوای هەڵبژاردن ئیتر ئێمە دەست بە کارەکانی خۆمانەکردن یان لە کۆتایی مانگیدا. دەستەکانتان خۆش بێ دووبارە بەخێر هاتن دەکەم زۆر بەدەشتین سابیر ئەندامی لیژنەی ئامادەکاری دووەمین دیداری خەیات سوپاس دەکەم.